خوێندنمان دەست پێ کاتە لە ڕۆژی شەشەوە لە مانگی 12 دەست پێ کاتەوە. هەمووتان پێزانن تعلیمەکە پێڵێن تعلیمی مدمج، ئەوەی کە نەزەریەکە تێورێتەکان ئیشەکە ئەبێتە ئەلکترۆنیک، ئەمما ئیشی پراکتیک ئەبێتە بە حوزوری تەڵەبەکان. هەر تەڵەبە دەتوانێت ئەو ئیستیمارەیە ڕاکێشێ و پڕی بکاتەوە بە شێوەیەکی ئەلکترۆنیک، و ئیستیمارەکان ئیشەکە بێپارەیە بەلاشە بۆ هەموو تەڵەکان ئەتوانن ئەم مۆزوعیش بە ژێرەی تەوجیهاتی معالی وەزیر کە ئیستیمارەکە بکرێتە بەلاش ساڵەکانی ڕابردوو هەر ئیستیمارەیە و هەر خیارێ بۆ تەڵەبە نرخی بە 25,000 دینار بوو. ئێستا حالیان ئەم ساڵە ئەو ئیستیمارەیە بەلاشە هەموو تەڵەبە توانێت پڕی کاتەوە، هەموو توانێت تەقدیمی ئیستیمارەکە بیکاتەوە بۆ زانکۆی کەرکووک. ژمارەی تەڵەبە ئەم ساڵ زۆرە لە شاری کەرکووکەوە لە هەموو شارەکانی عێراقەوە و معدەلاتێک زۆر بەرزە. ئەو تەڵەبانش کە ناویان دەرناچێت لە قبولی جامیعاتمان ئەتوانن بۆ کولیاتی مەساعی خۆمان تەقدیم بکەن، هەر بە گوێرەی تەوجیهاتی وەزیری تعلیم عالی ئەم ساڵ زیادمان کرد نسبەت قبول لە هەموو دراساتی مەساعی